سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی هەینی ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. گیان لە دەزانی دوو کۆڵبەر بە تەقەی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی دوو گەنجی کورد لە مەهاباد و سەقز، کۆتایی سەرکەوتنانەی مانگرتنی سەرتاسەری کرێکارانی کوورەخانەی نێوان میاندووە و بۆکان، سەپاندنی حکمی 10 ساڵ زیندانی بەسەر هاوڵاتیەک لە شاری تاران و ناڕەزایەتی کرێکارانی شیرکەتی ئۆتۆمبیلسازی تەورێس. درێژەی هەواڵەکان گیان لە دەزانی دوو کۆڵبەر بە تەقەی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لا ڕۆژانی ڕابردوودا دوو کۆڵبەر لە ناوچە سنووریەکانی بلجوک سەر بە قوتوری پارێزگای ورمێ و هەروەها تەتەی هەورامان بە تەقەی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیانیان لەدەستدا. بە پێی دوایین زانیاریەکان ڕسوول قەندەری هاوڵاتیەکی خەڵکی ناوچەی قوتوری سەر بە پارێزگای ورمێ لا کاتی کۆڵبەریدا لە ناوچە سنووریەکانی بلجوک لەلایەن هێزەکانی پارێزراوی سنووری ڕژیمەوە هاوکات لەگەڵ گروپێک لا کۆڵبەرانی دیکە درانە بەر دەستڕێژی گولە و بە سەختی بریندار بوون. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو پاش برینداربوونی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بە 3 گولەی دیکە کۆتایی بە ژیانی هێنراوە. هاوکات کۆڵبارێکی دیکەی تەمەن 18 ساڵ و خەڵکی گوندی دەزوەر سەر بە شارستانی نەوسود بە ناوی سۆهۆیل فێردۆسی لە ناوچەی سنوورەکانی تەتەی هەورامان لە کاتی کۆڵبەریدا لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەبێ ئاگاداری دەستڕێژی گولەی بەسەرداکرا و دەستبەجێ گیانی لەدەستداوە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی دوو گەنجی کورد لە مەهاباد و سەقز. بەپێی راپۆرتەکان دوو گەنجی خەڵکی شارەکانی مەهاباد و سەقز پاش دەست بەسەرکرانیان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە ڕەوانی گورتوخانە ناوەندامیەکان کراون. بەپێی دوایین زانیاریەکان ڕۆژی چوارشەممە 31 پوشپەڕ 1405 هێتاوی محەممەد مورادی خەڵکی شاری مەهاباد پاش زەوتکرانی موبایلەکەی لەلایەن هێزەکانی دارایی اطلاعاتەوە بە مەبەستی وەرگرتن و کەلوپەلەکەی بانگێشی ناوەندامیەکان کراوە، بەڵام لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانی شوێنێکی نادیار کراوە. لە هەمان کاتدا راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە هاوڵاتیەکی دیکەی خەڵکی شاری سەقز بە ناوی فەرەیدون مستەفایی سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 3 هەفتە لە دەست بەسەرکرانی و هەروەها بە دواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی هیچ وەڵامێک لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکانیەوە وەرنەگرتووە. کۆتایی سەرکەوتنانەی مانگرتنی سەرتاسەری کرێکارانی کوورەخانەی نێوان میاندووە و بۆکان. بە گوێرەی هەواڵێکی کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتووە، کرێکارانی خشتبەری زیاتر لە 100 کوورەخانە لە ناوچەی نێوان میاندووە و بۆکان کە لە ڕۆژی چوارشەممە 24 پوشپەڕ 1405ەوە دژبەر لە خوارەوەبوونی حەقدەسەکانیان دەستیاندا بووە مانگرتنێکی گشتی و سەرتاسەری. ڕۆژی پێنجشەممە 1 گەلاوێژ 1405 سەرکەوتوانە کۆتایی پێهات. بە پێی ئەو راپۆرتە کرێکارانی کوورەخانەکانی ئەو ناوچەیە کە ساڵی ڕابردوو بۆ 1000 خشت بڕی 230,000 تمەنیان وەردەگرت، ئەم ساڵ پاش نزیکەی 8 ڕۆژ مانگرتنی یەکگرتووانە و سەرتاسەری خاوەنکارەکانیان ناچار کرد حەقدەسی هەر 1000 خشت بۆ کرێکارانی خشتبەر بۆ 280,000 تمەن بەرز بکاتەوە. بەم جۆرە مانگرتنی سەرتاسەری کرێکارانی کوورەخانەکانی نێوان میاندووە و بۆکان پاش 8 ڕۆژ سەرکەوتوانە کۆتاییان پێهات و کرێکاران گەڕانەوە سەرکارەکانیان. سەپاندنی حکمی 10 ساڵ زیندانی بەسەر هاوڵاتیەک لە شاری تاران. بە پێی راپۆرتی گەیشتوو دادگای پێداچوونەوەی پارێزگای تاران حکمی 10 ساڵ زیندانی عەلی سانعی خوێندکاری بەندکراو لە زیندانی تارانی گەورە پشڕاست کرد. ناوبراو ڕێکەوتی 13 ڕەشەمەی ساڵی ڕابردوو لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمەوە لە شارستانی مەلارد دەست بەسەر و ڕەوانی زیندانی تارانی گەورە کرابوو. ئەو هاوڵاتیە پاشان لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە بە سەرۆکایەتی قازی محەممەد ڕەزا عموزادە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم، کۆبوونەوە و هاوپەیمانی دژ بە ئەمنیەتی وڵات و هەروە هاوکاری لەگەڵ گروپە دژبەرەکانی کۆماری ئیسلامی حکمی 10 ساڵ زیندانی تازیری بەسەردا سەپێنرابوو. ناڕەزایەتی کرێکارانی شیرکەتی ئۆتۆمبیلسازی تەورێس.
ڕۆژی ڕابردوو کرێکارانی کارگەی ئۆتۆمبیلسازی تەورێز دژ بە وەدی نەهاتنی داخوازەکانیان لە بەردەم دەرگای چوونە ژوورەوەی ئەو شیرکەتە کۆبوونەوە. ئەو کرێکارانە ئاماژەیان بەوە کردووە کە بەهۆی پێنەدانی حەقدەستەکانیان و بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان تووشی کێشەی ئابووری بوون و تەنانەت توانای دابینکردنی پێداویستە سەرەکیەکانی ژیانیان نییە. هەروەها ناڕازیان جەختیان لەسەر کارامایی و گەندەڵی حەیبوڵڵا خاندانی بەرپرسی گشتی ئەو کارگە کردووە و خوازیاری دەرکردنی ئەو بەرپرسە بوون. سەپاندنی حکمی سێدارە بەسەر هاوڵاتیەک لە تاران. ئەمیر حوسێن ئەکبەری مونفەرد بەندکراوی سیاسی ڕاگیراوی زیندانی ئەڤین با بڕیاری لقی 15 دادگای انقلابی تاران و بە سەرۆکایەتی قازی ئەبولقاسم سەلەواتی بە تۆمەتی بەغی حکمی سێداری بەسەردا سەپێنراوە. ناوبراو سەرەتای مانگی ڕێبەندانی 1403 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانی زیندانی ئەڤین کرا. ئەو هاوڵاتیە بۆ ماوەی چەند مانگ لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە و هەروە لەژێر تونترین ئەشکەنجەکانی هێزە ئەمنیەکانی ڕژیمدا بووە. ناوبراو دواتر لەلایەن دادگای انقلابی ڕژیمەوە بە سەرۆکایەتی قازی ئەبولقاسم سەلەواتی بە تۆمەتی شۆڕشی چەکداری دژ بە کۆماری ئیسلامی حکمی سێداری بەسەردا سەپێنراوە کە 3 ڕۆژ پێش ئێستا پێڕاگەیەندراوە. دروستکردنی سیستمی بەرگری ئاسمانی چەندچینی لەلایەن یونان و ئیسرائیل. وەزیری بەرگری یونان ڕایگەیاند گرێبەستێکی چەکداری بە نرخی نزیکەی 39 میلیارد یۆرۆ لەگەڵ ئیسرائیل کۆتایی واژۆکراوە کە بەپێی ئەو سیستمە پێشکەوتوانەی بەرگری ئاسمانی بۆ ئەرتشی یونان دابین دەکرێت. نیکیۆس دیندیاس وەزیری بەرگری یونان ڕایگەیاندووە کە گرێبەستێکی گەورەی چەکداری لەگەڵ ئیسرائیل بۆ دابینکردنی سیستمە پێشکەوتوەکانی بەرگری ئاسمان بۆ هێزە چەکدارەکانی یونان واژۆکراوە. بە پێی ئەم ڕاگەیاندنا بەهای گرێبەستەکە نزیکەی 39 میلیارد یۆرۆیە و بە یەکێک لە گەورەترین گرێبەستە سەربازیەکانی یونان لە چەندین ساڵی ڕابردوودا ناسراوە. بە پێی ڕێکەوتنەکە یونان سیستمێکی بەرگری ئاسمانی چەکداری چینایەتی وەردەگرێت کە هەمووشەکی فەلاحنی داوت بەرهەمی کۆمپانیای ڕافئول و سیستمی بارەک بەرهەمی پیشەسازی ئاسمانی ئیسرائیل لەخۆ دەگرێت. مانگرتنی شۆفێرانی شارەداری بێبەهان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە شۆفێرانی شارەداری بێبەهان دژ بە خراپی دۆخی پیشەییان ناڕزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان ئەو شۆفێرانە سەبارەت بە درێژە پێنەدانی گرێبەستەکانیان لەلایەن پەیمانکارانەوە کەمبوونی ئاستی هەڵدەست و نەبوونی بیمە ناڕازین. هەروەها کرێکاران خوازیاری گرنگی پێدانی بەرپرسان بە کێشە پیشەییەکان و معیشەتیەکانیان بوون و جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان و قەیرانی ئابووری توانای دابینکردنی تەنانەت پێداویستی سەرەکیەکانی ژیانی بنەماڵەکانیان نەماوە. چۆڵکردنی باڵوێزخانەکانی 3 وڵاتی ئوروپایی لە تاران. لە ڕۆژانی ڕابردوودا 3 وڵاتی ئوروپایی باڵوێزخانەکانی خۆیان لە تاران چۆڵ و چالاکیەکانیان بە شێوەیەکی کاتی ڕاگرتووە. هاوکار لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی مەترسی ئەمنیەتی لە سەرگیانی کارمەندان و گوشارەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم کارمەندانی باڵوێزخانەکانی وڵاتانی ئاڵمان، بریتانیا و فەڕەنسا گەڕاونەوەتەوە بۆ وڵاتەکانی خۆیان. جێگەی ئاماژەیەکە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا 2 دیپلۆماتی باڵوێزخانەی فەڕەنسا لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و پاش لێکۆڵینەوە توندی تیژی جەستەیی لە یەکێک لە گورتوورخانە ئەمنیەکانی پارێزگای تاران ئازاد کرابوون. شەپۆلی نوێی هێرشەکانی ئەمریکا بۆ سەرپێگەکانی کۆماری ئیسلامی. بەیانی ئەمڕۆ ئەمریکا شەپۆلی نوێی هێرشەکانی دژ بە کۆماری ئیسلامی لە 13 ڕۆژی شەڕدا کۆتایی پێێنا کە لە ئەنجامدا 4 ئەندامی سوپای پاسداران کوژران. بە پێی دوایین زانیاریەکان هێزی دەریایی سیستمی بەرگری ناوەندە فەرماندایەکان بنکەی سەربازی و سیستمی ڕاداری کۆماری ئیسلامی لەلایەن ئەمریکاوە لە شارەکانی ئەهواز، ئەندیمەش، ئومیدیا، بەندەر عەباس، گیلان و پیرانشار کراونەتە ئامانج. سەرۆک کۆماری ئەمریکا جەختی لەسەرەوە کردوێتەوە کە لە هێرشەکانی بەسەر کۆماری ئیسلامیدا بەردەوام و تەنانەت هێرشەکان بەرفراوانتر لە جاران دەبێت. دوایین هەواڵ هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرپێگەکانی ئەمریکا لە ناوچەکە. ڕۆژی ڕابردوو ناوەندی هەواڵنێری سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ڕایگەیاند کە وەڵامی هێرشەکانی ئەرتشی ئەمریکادا چەندین پێگەی ئەرتشی ئەو وڵاتی لە ئۆردۆن و بەحرین بە ئامانج گرتووە.
بە پێی دوایین راپۆرتەکان بنکەی سەربازی شێخ عیسا لە بەحرین کە شوێنی ڕاهێنانی هێزەکانی ئەرتشی ئەمریکا و هەروەها شوێنی ڕاگررتنی تانکەری سوتەمەنی کەرەستەی سەربازی و هەروەها کۆگا سەربازیەکانە بە چەندین درۆنی ئینتحاری لە جۆری ئاش کراونەتە ئامانج. هەروەها بنکەی سەربازی ئەرسق لە ئۆردۆن بە چەندین درۆنی ئینتحاری و موشکی بالستیکی بە ئامانجگیراون کە زۆربیان لەلایەن سیستمی بەرگری ئاسمانیەوە تێکشکێنراون. بینەرانی عزیز گەشتی هەواڵەکانمان پێشکەش کردن. هەر شاد و بەختەوەربن.